کێشەی دیارنەمانی 25 دەفتەر دۆلارەکە لای مەلا هەورامان چییە؟ پەرلەمانتاران سەرقاڵی مامەڵەن یاخود کاری پەرلەمانتاری؟ سەر لە بەیانی ئەمڕۆ کاسبکارێک لە شاری سلێمانی و لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا پەردەی لەسەر بابەتێکی تەمومژاوی و مامەڵەیەکی گوماناوی لەگەڵ پەرلەمانتارێکی ئیسلامی و ئۆپۆزیسیۆن هەڵماڵی و گوتی ماوەی 10 ساڵە 250,000 دۆلاری خواردووە وەڵامیشی ناداتەوە. عەتا ئەحمەد دەڵێت پێش 10 ساڵ مەلا هەورامان گەچینەیی پەرلەمانتاری کۆمەڵی دادگەری هاتووەتە لای و پێی گوتووە بڕی 25 دەفتەر دۆلاری زەکاتم لایە و نامەوێت بێدەمە هەژاران و دەمەوێت بۆیان بخەمە ئیشێک یاخود پرۆژەیەکەوە. هەر بۆیە بازرگانیەکمان بە هاوبەشی دانا و هەر یەکە ئەو بڕەپارەیەی پێویست بوو کردمانە ئیشەکەوە. بەڵام هەردوای ماوەیەکی کەم لە قازانج و مایە و ئیشەکە مەلا هەورامان هات و 10 دەفتەر دۆلاری برد و ڕۆیشت. بە گوتەی کاسبکارەکە پێشتر چەندین جار چووەتە مەکتەبی سیاسی کۆمەڵ و سەرکردایەتی و مەکتەبی زانایان، بەڵام هەموویان پێیان گوتووە ئەوە کارێکی حیزبی نییە و پەیوەندی بە خۆتانەوە هەیە و خۆتان چارەسەری بکەن. دوایین جار کاسبکارەکە چووە لای محەممەد حەکیمی گوتەبێژی کۆمەڵ، ئەو پێی گوتووە بەو پێی مەلا پەرلەمانتاری ئەوانە باشترا بابەتەکە گەورە نەکەن تاکو لەسەر سومعەی حیزبەکە نەکەوێت. ماوەی 2 ساڵە بە دیاریکراوی پرسی سەرانە سەندن و هەڵقوتانە سەر بازرگان و شەڕ لەلایەن پەرلەمانتاران زیادی کردووە. پێشتر و پارساڵ چەند پەرلەمانتارێکی لیژنەی وەبەرهێنان تۆمەتبار دەکران بە سەندنی پارە لە 4 بازرگان و ناچارکردنیان بە بێدەنگ بوون. دواتریش پەرلەمانتارێک هەڵی کوتایە سەر بازرگانێک لە سلێمانی و شەڕەتەقا لە نێوانیان دروست بوو. کەم ئەزموونی پەرلەمانتاران کێشە و گرفتی سەرەکی ئەو خولەی پەرلەمانی کوردستان بوو کە زۆر جار بەهۆی کەم ئەزموونی و چاودێری نەکردنیان هەڵی زەقیان دەکرد و هەندێک جاریش بە لێدان و سەرانە سەندن تۆمەتبار دەکرن. لە ئێستاشدا مەلایەکی پەرلەمانتار کە سەربەلایەنێکی ئۆپۆزیسیۆن و ئیسلامیا تۆمەتبار دەکرێت بە خواردنی پارەیەکی زەبەلاح بێ ئەوەی گرفتەکە چارەسەر بێت و لایەنی خەتابات لێکۆڵینەوەی لەگەڵدا بکرێت. لە هەمووشی گرنگتر ئەوەیە کە ئەم بڕەپارەیەی بە ناوی زەکات و سەرفترە خواردووە. ئەماش دەرخەری ئەوەیە کە بازرگانیکردن بە ناوی مەلاودینەوە تا ئاستێکی ترسناک ڕۆیشتووە، بۆیە دەکرێت هەم ئەو کەسانە و هەمیش ئەو حیزبانە کە ئەوان تێیدا ئەندامن بخرێنە ژێر پرسیاری جددیەوە و داوا بکرێت لێکۆڵینەوەی جددی لە ڕەفتاری ئەندامەکانیان بکەن. سەرباری ئەوەی ئەم مەلایە ئەندام پەرلەمانە پێویستە لایەنی پەیوەندیدار بێتە سەرقەت و ڕاستی ڕووداوەکە دیاری بکات. لە هەمووشی سیرتر ئەوەیە کە عەتا ئەحمەد دەڵێت کاتێک داوای لە مەلا هەورامان کردووە پارەکەی بۆ بگێڕێتەوە، هەڕەشەی کردووە و گوتوویەتی پەرلەمانتارم و حەسانم هەیە و چیت لە دەستێت بڕۆ بیکە بێمنەت بە، چونکە حکوومەت و پۆلیس ناتوانن ئەو دەستگیر بکەن.